بەلی لەسەر گرتنە سەرکردەیەن پەدەکەسێژی عالیە ئاسایشە ڕێبەبەریە خۆسەر بە میوانی me li stûdyo endamê komîteya rawêjkariya pêdekesê Abdurrehman Şêxê mîvanê min eke Abdurrehman bi xêr hatî ev serkirdeyên partiya we çima hatin girtin ji bo çi hatin girtin ڕاستی بەری هەر تشتی حەزار ڕەحمەت وا شەهیدێ خۆی پەکڕەوان شەهیدێ پێشمەرگە المەحوەرێ خازر شەهید کەتن پێشمەرگە ڕۆژئاوا حەبیب قەدری و براهیم فەرحۆ ئەم سەلامەتیە ژوا بریندارێ خۆر دخوازن بریندارێ مەی ئێد نەخۆشخانەیە هەولێرێ دێ ومە دۆنیژی سەردانەوان کرد و ئیرۆژی مە سەردانەوان کرد هەمی بخێرن براستی ئەف کارێ ئیرۆ هاتکردن و دەربارە جەنازە شەهید حەبیب قەدری دەرباسی ڕۆژئاوای کوردستانێ بوو ئەو خەلکێمە سەدی براستی وختێ پێشمەرگاکی قەهرەمان جەنازی دەرباسی ڕۆژئاوای کوردستانێت بێ ملەتێمە بحەزار هاتێن پێشیا وا قەهرەمانە وا شەهەدایێ پێشمەرگە ژبەر بۆ کارێکی سەربلندایی دکن و بە ئالێ کوردی ئەسایشێ ناوێ خودکن ئەسایشێ ڕۆژئاوا ئەسایشێ سەر پارتیا پێە دێدە ئەو کریارێ نەباش دەری نوهاژیکردن و ئیرۆژی کردن ئەو جەنازەش سعات دەهێ سوێدە برێت دچوو دەرباسی ڕۆژئاوای کوردستانێ بوو هەواڵێن مەجلسە وەتەنی ئەنجومەنە کوردی و پارتیا پەدەکەسێ تایبەت سەرکردایەت دەوێ و ئەندامەوێ و ملت ئێمەی ڕۆژاوای کوردستان حەزار هاتن پێشیاوی پەکڕەوانێ هێژا لێ ئەو ئەسایشە ئەو ئالیگرێ پێدێت تشکی خراپکردن تشکی نەباشکردن فیشەک سەرسەری عالمێت بەردان لە ئەو حاجزێکیوان هەیت نابێنا گرکێ لەگەی و دێرکێدە و دو هەواڵێ مەی مەکتەب سیاسی ئیرۆ گشتی کاک عەبدوڕەحمان چەند کەسین وا هاتن گرتن ئانا چار کەسن سەرکردنە سەرکردنە مامۆستا محەممەد اسماعیل و مامۆستا نەشئەت زازا و ساڵح جەمیل و عەبدولکەریم باوێ پێشۆ بەڕاستی و هەنێکی ڕۆژنەمەڤانژی لە قامش لاتن گرتن ناوێوانژی جەمە هەنە کی ناوانەیە ئەو ناوێ وا خۆرتێ ڕۆژنەمەڤان ئەو هەمبەر عەزیز فەرهاد کەمال شەهباز نەزیر محەممەد خێر خەلەف ڕەوان قادر مزگین ڕەمەدان پەروەەر جەلال ئەو کەسنی ڕۆژنەمەڤانن ئەندامی نەهەواڵ نەئەندامی کەسنی ڕۆژنەمەڤانە مەواقع ئەعلامی دشغلن ئەنتەرنێتێ دشغلن ئەو تەسویر دکردن ئەو ئەحداس نەقل دکردن بەڕاستی ئەو جەنازە یعنی حتا vê êvarêjî nuh yani nêzîkî qamişlo bûye ev ciyê mixabîniyê dibêjin êrişî ofîsa we kirine qamişlo êrişî ofîsa me a şerqî a rojhilatî qamişlo jî kirin û dorpêşkirine heta vê kêlîke û do jî êrişî ofîsa partiya yekîtî kirin û medî serokê encûmenê avêtin vî alî de Kurdistana Başûr di wextekê dî îro Kurd bi hacetin pêwîstê yekîtiyê ne حاجەتا خۆبسەر هەفدن ئیرۆ دژمنێکی تیرۆر دژمنێکی وەک داعش ێریشی کوردستانێ دکە و پێشمەرگە ڤر وەک دوێ ئەو دەستکەفتنێ مەزن دکن و جەنابێ سەرۆک ئەو ئیرۆ ئەو و عائیلا خۆتەوی استنفارێ دەنیش بۆ خاترێ بەرخۆدانێ بکن بەر کوردستانێ ڕزگار بکن هون احتیمالەوەیە کێ دکیکۆ وەکە دەرخستنە براهیم برۆ سەرۆکی ئەنە کەسێ ینی نەفیکردنەوەی سەرکردەی پارتیە وەژی محەممەد ئیسماعیل نافعبەیرۆ یانژی نەشەت زازە وانجی سرگون بکن وانجی دەرخن دەربە ینی بڕاستی گۆرگ مەرە کریارێ پێدێت شۆپینە مەرەت بێکارن هەر کاری بکن چ کارێ گملەتێ مەژێ عاجز چ کارێ نەخۆش ئەم دوینن دکن ینی نەدورە وا کەسە و بەرێژیکردن بە هەواڵێمە بە ئەندامێ پارتیا مەربەرێ ئەفکارێ هاانکردن نەفیکردن وەک مامۆستا بشار ئەمین و محەممەد علی باوێ نادۆ و علی براهیم ئێدن ئەف کاربەرێکردن نەدورە وی کاری بک و کارنی ژوورۆ خراپتر بکە هون مەسەل ئەگەر و بریارێکە بیرەنگی دەرخستن هون نەفیکردن ینی پارتیەوە دەرخستن دەرەوە هێدی هێدی یەک یەک سەرکردین و هونی چ بکەن مەسل لەوێ ڕەدت فعلەوە ئەم دبێژن ئەم دوێن ئەف خاکامەی کوردستانە سووری وڵاتێمەی و جیهێمەیی ئەمێ سەر خاکا خۆ بن ئەمێ بەرخۆدانێ بکن کارێکی ئاشتیانە ئەگەر نەهیشتن هونی چ نەشتن ئەم ملەتێکی مەهی ملەتێمە ئەوێ بریارێ بدە ملەتێمە تێدا کە کۆلانە خۆ پێشاندانە بکە لە ئۆروپایە لەڤر
لە کوردستانە سووری و ئەس دبێژم ینی ئەف کار دبێ بێکردن کارێ بەرخۆدانێک ئاشتیانە دبێ ئەم بەردەوام بکن ئەم تم مەهێلە سۆر خەتێک سۆر دانیێن و ئەم براکوژیە ناکن ئەم ناخوازن خراپیت نابێنامە کوردات چێ ببێ بێنامە و سەبرامە گەلکی مەزنە لێ ئەف جەماعەت بڕاستی ینی گەلێکی حدود دەرباسکردنێ گەلێکی تەجاوزە وەختێ سمبۆلێ کوردا خیانەت تێگرێت ئالا کوردی ئا مقدس جەم کووردا دشەوتینن ینی بڕاستی ئەف کریار نیزاما بەعز ژینەت کرد ینی چماوا کریاراتکن ئەم دبینە غایەت ئەوە تەفریغا منطقا کوردی هەرێمێک کوردی چه کەسێ نەبخەتاوان واندەخنش دەرباسی کاک عەبدوڕەحمان سبێت خۆ پێشاندانە هەم چیتکن لە بریارەک هەیە خۆ پێشاندان و هەر دەرێت چێ ببل ئۆڕۆپاژی و لەڤەرژی چێ ببل لە ڕۆژ ئاوا لە قامش و ئەف بریار ئەنجمەنە نیشتیمانی کوردی ئەف بریار ستەندیە کارێ ئەشتیانە هەمی ئەمێ بکەن یانینا قۆنسلیاتە سەفارەتە خەڵکێ داخل کۆلانە یعنی خاستن پشتی بتابەت پشتی کارێ ئیرۆژیاتکردن دبێ بەرخۆدانێک باش و ڕۆژانە هەبێ خەڵکیەوە حازرە دۆکە بێ کۆلانە خەڵکێمە حازرن خەڵکێمە دەستێوانش خاکاوان نابێ خەڵکێمە دخوازن سەر خاکا خەبن ینی گەرەک ئەم هەمی کار بکن ئەو خەلکێ ئیرۆ لە ڕۆژاوای کوردستانی مای ئەموان بجێ بهێلن چل عفرین بچل کۆبانێ بچل جەزیرە بێ ینی ئەف تەهجیرە هاان چێ نەبوو خوای محەممەد طلب هلال نکاری ئەو مەشروع دەستێمە ئیرۆتێک ئەو پارتیین کونەل جەم ئەنەکەسێنە و ناوە ڕێڤەبەریە خۆسەردانە لە هەمبەری وان کریاران بێدەنگن مخابن بێدەنگن ئەو بێدەنگن ئەف ئینتیازیەت خوازن کاک ینی ئەو گەرەک ئەوژی لە هەمبەر کریارێ خراپ بسەکنە ئیرۆختێ خۆدگن خەتا سیاوام ئەم باوریامە خەتا سیانە ئەم دوێ ئەم دوو خەتن ینی گەرەک ئەف کەسێ ئیرۆ هەفبەندیە دێ ji derva her du aliya gerek ew jî beramberî va kiryarê xerab bisekin ma ev kesê hevbendiyet me hemî ala Kurdî bilind dikin çima bêdengin bêdeng ji ber got ev intihaziyeta gidiramê de ev xerabî ji ber ez dibînim xeta siya tüm ser xeta ehtimalen piştî ku ev êrişên ku têne serwe piştî ku ev êriş bidawî hatin êriş biçin serwan partiyan jî wala ew partiyana berê bêdengin ew partiyana berê tukarî nakin diraya me de فهو اريش بيبل سروان شي يعني قالك سباس اندامي كوميتي راويشكاريا PDKC عبدالرحمن شيخي ميفاني سباس ماوستا